زۆر سوپاس. یخوا هەر باش بیت. لاویا باسێکی خۆتمان بۆ بکەیت چۆن بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان پەیمانگای هونەرە جوانەکانە هەڵبژار ئەمە حەزی بوو هەر لە مناڵیەوە هەت بوو؟ ڕاستە بەیانی مولایەک باش سپاس بۆ کورسات. سەرەتا هەموو حەز و هەموو خولایەک ئەوێ پەیوەندی هەبێ بۆی کە بزانی چی ئەەکەیت لە پێشا بێ پلانەکەت هەبێ بۆی بزانی کە ئەبێت چی بگوزەرێ. خولیای من لە تەمەنی 12 ساڵیەوە سواز بۆ خی گەورە تاوە پێسا بەردەوامم بە چەند کارێکی بچووک دەستم پێکرد تەنیا لە ماڵەوە بەبێ مامۆستا و تەنیا بە گوێگرتن ئەوە یارمەتیدەرێکی باش بوو بۆ من و هەموو خەونێک هەموو حەز و ئارەزویەک لە گرنگی خێزان زۆر ڕۆڵە بینە لەم شتەیە. دەستە خۆش بێت کەواتە ئەم حەزە هەر پێش پەیمانگاش هەی بووە سەحەر باڵە لە مناڵیەوە باسی کرد لە 12 ساڵەیەوە ئێوە خانەوادەکەتان خانەوادێکی ئەهلی هۆنەرن ماشەڵڵاتان لێبێ هەمووتان ئەمە تا چەند وای کرد کە تۆش حەزێکت بۆ دروست بێ باست کرد کە لە 12 ساڵەیەوە بووە کاتە ئەوەی کە تۆ چاوت کردەوە دی و هەر یەک لە خێزانەکانت باڵێن حەزیان لە بەشێکی هۆنەرە ئەمە وای کرد کە یارمەتی دەرت بێوانێتی دڵنیاییەوەکو باسم کرد هونەر ڕۆڵێکی زۆر گرنگە بینێ لەناو خێزانە و خێزانیش بە هەمان شێوە ئەو کەش و هەوایی کە تۆ تیا گەورە ئەبی لە ژیان تا ڕەنگایەتەوە لە خوێندن تا ڕەنایەتەوە لە هەڵست و کەوتەکان تا ڕەنایەتەوە سواز بۆ خواتەوەکو ئێستا کەش و هەوایکی هونەری زۆر باش لە خێزانی ئێمە یاگوزارێ و ڕەنگیاوەتەوە لە هەمومانە دەستەکانە لاوی ئەمە باسی پێش پەیمانگامان کرد و حەزت لە حالەتی بوونمە پیانۆ بووە و هەڵبژاردووە کە خۆ بۆ تەرخان کردووە باشە بڕیارەدا بچیتە پەیمانگا باسی پەیمانگامان بۆ بکەی ئێستا قۆناغی چنی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی دووە کەشی ناو پەیمانگامان بۆ باس بکەیت. سەرەتای چوون بۆ پەیمانگای من بڕیارێکی تازە نەبوو پێشتر من هەر بڕیارم مابوو هەروەها تۆزە قورس بوو بۆ من چونکە من وەکووتم بەبێ مامۆستا دەستم پێکرد لە ماڵەوە ئەو چوونە سەرسکەی کە ئەڕۆیتە ئەوێ و هەتاوەکو ئەزانی چی ئەەکەی تۆزێک سەختە وەڵام سوپاس بۆخوا بەردەوام بووم لەگەڵ بە یارمەتی مامۆستایان و هەموو هاوڕێیان ئێستا قۆناغی چوارەمی بەشی میوزیکم بەردەوامە بین لەگەڵی یخوا هەر سەرکەوتوبی مامۆستاکانت تا ببوورە سەحەر مامۆستاکانت تا چەند هاوکارتن بەدڵنیایی مامۆستاکان هەمویان هاوکارمان دوێنێ تەلەفۆن بۆ مامۆستایەکت کردتم خوێندکارێکمان پێم ناسێنی چەند خوێندکارێکی بەناسانی وەکێک لەوانە تۆ بوویت سپاس یەکەم مامۆستا بڕیار سڵامان هەیە بۆی مامۆستا بڕیار مامۆستاکی زۆر ئازیزە و زۆر یارمەتی منیاوە من زۆر سپاس یەکەم یەکێکە لە مامۆستایانەی کە جێدەستی زۆر زۆر دیانە لەناو بەشی موزیکە. باشە پێمان بڵێ لاویا چ ئامێرێک یا چ ئامێرگەلێک ئەژەنیت لەگەڵ ئەڵبەت پیانۆیە وەکو ستاندارد تا ئێسار ئامێری پیانۆیەکە ئامێری سەرەکیەگرێتەوە و بۆ پێی کە ژەنیاری ئامێری پیانۆ دووکلی لە خوێنێتەوە لە یەک کاتە لەوانەیە تەرکیزی زیاتر بێ لە ناو ژەنیارەکانی ترە بۆیە ئەتوانێت زاڵ بێ بەسەر ئامێرە پێرکیشنەکانە وەکو ئەمریقایەکان مەسڵەن وەکو درامز وەکو دەڤ وەکو تاپڵ وەکو هەندێک لەو ئامێرە پێرکیشنانی ترکە بەکارهێنرێ بۆ ئۆرکێستراکان و بۆ کۆنسەرتەکان تاوەکو ئێستا من لەو بابەتەیە لە پەیمانگا لە چەند کۆنسەرتەکە یارمەتی نیاون لەو بابەتەیە تریوادارین بەردەوام بێت. لە پەیمانگازێتە لەسەر چ ستایلێک ئەخوێنن ئەو ئالەتانی کە فێرەکرێن لەسەر چ ستایلێک ئەخوێنەوە سەر چ ستایلێک پێمە بە کلاسیکە ژەنینی ئێوە لە پەیمانگای و ئەگەر لە دەرەوە لە هەر شوێنێکە جۆرێکی جیاواز لە ستایلی ناو پەیمانگا بژەنن ئایا هیچ گرفتێکتان بۆ دروست ناکات و باسێکی ئەمەی ئێستاش مامۆ بکەی ئەو پارچە میوزیکەی ئێستا منهجی ناو پەیمانگا منهجێکی زۆر ئەکادیمیە بابەتێکە کە بناغێکی باشە بۆ دانێ بۆ داهاتوو بۆی بتوانی لە زۆربەی بابەتەکانە باش بێک و خوێندنەوەی نۆتاوەکو و تەرکیزی دەست تەرکیزی قاز تەرکیزی زۆربەی شتەکانی ترکە لە ناو مۆسیقایە هەیە دواتریش هەر کەسە و ئازاد ستایلێکی خۆی هەڵەبژێرێکە لە دەروی پەیمانگا چی ئەکات بەڵام ئەگەر هەر کەسێ بێ بە ژەنیارێکی زۆر زۆر باش ئەتوانێت ئەو بابەتانی پەیمانگا جێبەجێکەوەکو خۆی بۆی بناغەیەک بەکاربێنێت و اینجا دوای ستایلێکی خۆی دانێ ستایلی من کەمێک لەوانەیە جیاواز بێکە من زۆر حەزم بە ستایلی کلاسیک نییە ئەمەوێت تەنیا مۆسیقا کوردی ڕەسەنەکان وەکو خۆی لەسەر ئەمەری پیانۆ ئەرێنج بکەمەوە دای ڕژمەوە ئەمەش هەر پارچەیەک بلو پارچانەی کە ئەتوانم لە مەسڵەن پارچێکی کوردی پارچە مۆسیقایەکی بچووک هەڵ ئەگرمە هێنم لەوەی خۆمە ئەرێنجی یەکەمەوە دای ڕژمەوە بە شێوازی خۆم و
پێشکەشی بەڵام لە پەیمانگای ئێوە زیاتر لەسەر کلاسیکە خوێنن بەڵێ بەڵێ هیچ قرس نەبوو بۆ تۆ کە چوویتە پەیمانگا و ئالەتی پیانۆت هەڵبژارد ئالەتی پیانۆ جیاواز لە ئالەتەکانی ترە بەدڵنیایی زۆر قرس بوو بۆ من سەرەتا و وای لێ کردم کە ئیتر حەزم پێی نەما چونکە حەزمیش لە کلاسیک نەبوو بەڵام بە یارمەتیدانی مامۆستاکان و بە هەوڵیان سپاس بەخوای گەورە تاوەکو ئێستا زۆر باش هاتوین پیانۆ دوو کلیلی نۆتەشی هەیە جیاواز لە ئالەتەکانی ئەمە تا چەند قورسە بۆ تۆ بۆ هەر خوێندکارێکی ترکاچێتە پەیمانگا و ئامێری پیانۆ هەڵەبژێرە بەڵنیای هەر کەسێکەگەر بیەوە دەست ببات بۆ ئامێری پیانۆ ئەبێ ئامادە بێ بۆ تەرکیزێکی زۆر باش و ئیرادەی چوای هەبێ کە ئەگەر هەرچەنێک غەڵەتی کرد هەرچەنێک تووشی ناڕەحەتی بووە کە تەحملی بکات و لی بێدار نەبێ چونکە بەڕاستی ئامێری پیانۆی چەکە لەو ئامێرانی کە دەستێکی باڵای ئەوێت پێمان بڵێ کۆنسرتێکیشتان هەبوو فترێک بەلێستەوە باسێکی کۆنسرتەکەتان ڕۆژی 27 چواری 2023 کۆنسرتێکی وەرزی دووەممان کرد بەشی موزیکی پەیمانگای هونەرە جوانەکان چەند بابەتێکی باشمان ئامادە کرد بوو زۆر باش بوو من لەو کۆنسرتەیە بەشداریم کرد و هەمومان زۆر باش بوو چیترە بۆ ئامادەکردوین پێشکەشمان کرد 5 مادەم بۆ ئامادەکردوونێ سەدانەیەکیانم ژەنی دەستەکانی خۆش ئەم پارچەی ئێستا گۆرانەکەی هونەرمەند زەکەریایە بۆچی هاتی بە شێوازی خۆم ئارێنجم کردوتەوە هیوادارم بەدڵتان بێت سپاس دەستەکانت خۆش بێ هەر بژیت
ئەم میوزیکەی پێشکەشت کردین خۆت داڕشۆتەوە چۆن کاری بۆ کرد؟ سەرەتای گوێ لە پارچەکە ئەگرم بۆی بزانم چ شتێک زۆر زۆر گونجاوە بۆ ئەوە بیگونجێنم لەگەڵی نە زۆر زۆر بچێتە دەرەوەی موزیکەکە نە زۆر زۆر ئەوکو خۆی بێت کەمە گۆڕانکاری بچووکی تیاکەی سەرەتا چونکە بەڕاستی ما بێ ئەومان بیر بکە ئێمە هێشتا خوێندکارین ئێمە هێشتا میوزیسیانێکی تەواو نین و ئەبێ هەر بەپی ئەو توانایی خۆمان کار بکەین ئەم کارم دەمێکە ئامادە کردبوو زۆری دەمەکە نەمژەنووە و ئەمڕۆ سواز بۆیە توانیم لێرە بیژەنم باشە جا لاویا پێمان بڵێ لە ناو ژەنیارەکانی پیانۆیە پیانیستەکانە کەسێک هەیە تۆ حەسکەی ئیشەڵڵا ڕۆژێک لە ڕۆژان هاوشێوەی ئەو بیان ئەو هاندەرت بوو بێ بۆ ئەوەی کە حەزت لە پیانۆ بێ مەدڵنیایی هەر کەسە و کەسێکی دڵخوازی خۆی هەیە کە بەڕاستی زۆر زۆر سەرنجی ڕاکێشێ من ئەو کەسی کە سەرنجی ڕاکێشام نەخوێندکارە لێرە نە کووردە هەروەها من زۆر زۆر سێری کارەکانی هونەرمەندیانیەکەم زۆر زۆر سەرنجی ڕاکێشام وای لێکردم وەڕاستی حەزم لێ بێت ڕاستە خۆت پارچە کلاسیکە کوردیەکان ئەژانیتەوە بەڵام وا هەیە کۆمەڵک لە پارچەکانی ئەوش هەوڵێکی لەسەر بێت ڕاستە چونکە پارچەکانی ئەو کلاسیکێکی تەواو تەواو و شک نییە کلاسیکێکی تەواو تەواو و داخراو نییە ڕەنگە چەند بابەتێکی جوانی تابێ ڕەنگە کۆمەڵە مۆسیقای مۆدێرنی جوانی تابێ کە مرۆڤ حەسوکا گوێ لێ بێ باشە دواتر چیت بۆ ئامادە کردوین ئەگەر کەمێک زانیاری بیت لەسەر ئەم پارچە میوزیکی کە ئێستا پێشکەشمانەکەیت موزیکی سێم موزیکی گۆرانی عەدنان کەریمە گۆرانی وەکوونەی گۆرانێکی زۆر جوانە لای من چەند جارێکیش کارم لەسەر کردو چەند جارێکی شیشەکانیم لێیەوەتەوە و ئەم کارەشم زۆر بە گونجاوزانی بۆ ئێستا و هیوادارم بەڵتان بێت باشە وەکو فیستیڤاڵ و ئەوانە ئەتوانین بەدەر لە فیستیڤاڵ ینی بۆ ئەتوحای خۆتان بۆ ناو پەیمانگایە ئەتوانن زیاتر چ کارێک پێشکەش بکەنەوە سەرەتا پێشووی باس ئەتوان کارێکی خۆتان پێشکەش بکەن نەدەرەوە بوون منە ئەم بەرهەمەی هونەرمەند عەدنان کەریم ئەتوانی پێشکەشکردن لە ناو پەیمانگایە سەرەتا پێشووی باسی ئەوە بکەم باسی بابەتێکی تر بکەم ئەمە لە قۆناغی 3 و 4 پەیمانگایە پێش 5 کۆنسەرتێکمانە پێوترێ کۆنسەرتی ئەزمون وەکو ئەزمونێکە بۆ ئەو خوێندکارانی کە لە پۆلی 3 و 4 بۆ ئەوی بۆ تڕۆ حەبزانن چیەکە لەسەر ستەیج بۆی ترسیان نەمێنێ بۆی مەسەڵەن توانن دەست برم بۆ کارێکی قورس و ئەوەشی کە باست کرد بۆ ئەتڕۆحە بۆ کارنامە تۆزێک لەوانەیە سەخت بێت چونکە عادەتەن ئەبێت دەستبەری بۆ بابەتێک کە تۆزێک قورسە بۆەوەی تۆ چەند ساڵ لەو شوێنە ئەخوێنیت ئەبێت لە کۆتاییە خۆت بسەلمێنی چونکە ئەتوانین وا بکەین بەڵام بەداخەوە هەروە هاتووە ئەگەر تەلەبێک وا بکە لەوانەیە پێی بڵێن ئەوە بەداخەوە کە باش نیە چونکە پێش خۆی زۆر کاری باشتر کراوە ئەگەر خۆی وادارین بتوانین وا بکەین هەموو کارەکانمان کاری موزیکی کوردی بێ بەڵام تا ئێستاوا نەکراوە بچین لای پارچە میوزیکێکی تر سەحەر سپاس
خۆش بێت چینە لای سەحر ئەمە زەرێم چین لای باڵێ بێگومان لەگەڵمانەمێنێتەوە لاویا هەتا باڵێ پرسیاری گترم هەبوو لاویا ئەو فستیڤاڵی کە باست کرد ئەوەی بزانم خوێندکارانی خۆناغی پێنج خوێندکارانی کۆتا قۆناغ ئەتوانن بەشدار بن بەڵام تۆ چۆن بەشدار بوویت ڕاستە ئەگەر بتوانانی توانایکی باش دەبێ یاخود بتوانانی خزمەتی گروپەکە بکەیت توانی بەشدار بیت شەرنیار ئەوانە بتوانن بەشداری بکەن کە باشن لە کۆتاییە قۆناغ گرنگ نییە تەمەن گرنگ نییە لە کۆتاییە هەوڵدان گرنگە ئەبێ بزانین چیەکەین وەگە بتوانین خزمەتێکی باش بکەین بە گروپەکە و شتێکی باش پێشکەش بکەین نەتوانین بەشداری بکەین دەست خۆش بێتی وای سەرکەوت نەبخوازین سەحر پرسیارێکت ماوە کۆتا بەرهەمان پێشکەش کات بێگومان لەگەڵمان ئەمێنێتەوە لاڤیاوە لەبەر کەسە کاتەباک بڕیان لای کۆتا بەرهەمەکەوەیە کاتەباک گوێت لێ بدرێت کۆتا بەرهەم فەرموو